ئێمە یەکێک لەو مشکلانەی کە هەمانە 2 ساڵ نووسینگەی توندوتیژی کراوەتەوە تا ئێستا ئەم نووسینگەیە تەفعیل نەبوو کارەکانی دەست پێ نەکردو ئێمە شوێنی شەڵتەر ئەگەر بۆ 24 ساعتەش بێ و ئیمەرجەنسیش بێ ئەوە شمانەیە کە ئەگەر ژنێک تووشی گرفتەی کۆمەڵایەتی بێ پەنای بیت و چارەسەری بکەوەرەوە شوێنێکی ڕاگررتنی ژنانمان نییە کە تایبەت بێ بە شوێنێک بێ کە لە ڕووی مافی مرۆڤەوە پاراستنی ئەو کەیسانە بێ کە تووشی گرفتی یاسایی ئەبن و ئەچنە بریکەکانی پۆلیس کە بۆ ڕاگررتنیان و هەروە تا ئێستا ئەفسەرێکی لە کۆڵێرەوەی ژنمان نییە هەروە کە بۆ کێشە گرفتەکانی ژنان کامە زۆر بابەتێکی گرنگە کە ئاوێ هەبێت تیمێکمان هەیە وەکو ڕێکخراونی و بەشی ژنان بە لادەکانی پارێزگای هەڵەبجە و گەڕەکانی پارێزگای هەڵەبجە و خوورماڵ سیروان کردومانە ئێمە لە ماوەی ئەم ساڵە 578 ژنمان بینیوە کە ڕوبەڕوو قسەمان لەگەڵا کردوون سیمینارمان پێشکەش کردووە بەداخەوە ئامارەکان ئەوەمان پێڵێن کە توندوتیژیەکان لە بەرزبوونەوەدایە کە ئەویش یەکێک لەو توندوتیژیانی کە بەرامبەر بە ژنانە کرێ ینی دوو ژنە ڕێژێکی زۆرە و ڕێژەی تەلاق زۆرە و توندوتیژیەکانی تر وەکو لێدان و بڕینی پەیوەندی کۆمەڵایەتی و خراپ بەکارهێنانی موبایل و ئەمانە کە بەداخەوە ئەمە یەکێکە لە دیارترین ئەو حاڵەتانە کە ئێستا ڕوبەڕووی ژنانە بێتەوە ئەمارەکان ئەواڵێن کە بەڕاستی هەڵەبجە پێویستی بەوەی کە سنتەرێک هەبێت کە شەڵتەرێکمان هەبێت بۆ داڵدەدانی ئەو ژنانی کە ڕوبەڕووی توندوتیژە بنەوە